کا قادر چۆنی؟ بژی کاکە سپاس. باشی برا بژی زۆر سپاس. تۆ چۆنی باشی؟ سپاس ڕێزتیە. کا قادر پرسیارێکمانە بۆ تو بەرپرسی پارتی وەنیا؟ ئەلۆ پرسیارێکمانە بوو. ڕاستیە ئەگەری هێزێک لە ناو سوید پەنا بۆ تند و تیژی بباتن لەسەر فکر. یالۆ کا قادر چۆنی؟ بژی کاکە سپاس. باشی برا بژی زۆر سپاس. تۆ چۆنی باشی؟ سپاس ڕێزتیە. کا قادر پرسیارێکمانە بۆ تو بەرپرسی پارتی وەنیا؟ ئەلۆ پرسیارێکمانە بوو. ڕاستیە ئەگەری هێزێک لە ناو سوید پەنا بۆ تند و تیژی بباتن لەسەر فکر. برا چۆنی؟ کاکەچی من تو حزبێکی ئیمپراتۆریەتە کە تەیە لە وڵاتێکی دیموکراسی پرسیارێکی گشتیم لێ کرد. ڕاستیە لەسەر هەوڵێکی تیرۆریستی لەسەر فکر پەنا بۆ توندیژ هێزێک پەنا بۆ تند نە تۆمەتەوە نە هیچ پرسیارە لێتان دەکەینەوە یەک دووش چاوی من دەڵێن ئەنوەر مەسیفی برادەر لێرەیە حەز دەکەین بیبینین سێلڤێکی لەگە بگرین میوانداریەکی باشی بکەین تکایەگەدار مامکەوە سڵاوی لێ بکە بڵێ قادر زۆر حەز دەکات بتبینی. کاک قادر براکەم ڕقەمی کاک ئەنوەرمان لۆ دەنێری چاوەکەم دەمانە قسەی لەگەڵ بکەین پێ خۆشحاڵ دەبین ئەگەر هەر لۆی دەکەم زوو درەنگ پێم دەگەی لەو زوانش ڕقەمی پەیدا دەکەم لەو شتەکەم ئەگە هەری گرت وەکو تو نەکات کوڕی چاوەکەم لە وڵاتەینە ئەو تەلەفۆن داخستنە چییە؟ بەشە چیرانە بڵاو دەکەمەوە ها قسەم لەگەڵ نەکەی ڕێی خۆت نەدەی وەکو حزبتان کە هێزێک لە ئەوروپا من دەڵێم هێزێک لە ئەوروپا پەنا بۆ تیرۆر ببە لە بڕی گفتوگۆ و تەلەڤیزیۆن و سوسیال میدیا کۆمنتاری ئێوە چ بە هیوام وەڵام دێوە کا قادر ئاچکۆم باشت دەناسم ها باش دەناسم